سڵاتان لێبێ بەڕێزان. دوای 8 ساڵ یەکشەمەی ڕابردوو دو سەربازی ئەمریکی عراقی جێهێشت. بەڵێ بەڕێزان لە کاتێکی پێوانەییدا گۆڕەپانی سیاسی عراق گۆڕانی خێرای بەخۆیەوە بینی کە سەرەتا لە هەڵپەساردنی کۆبنەوەکانی پەرلەمانی عراق لەلایەن لیستی عراقیەوە دەستی پێکرد. دواتر تارق هاشمی جێگیری سەرۆک کۆماری عراق لەلایەن دەوڵەتی یاساوە بە تێوەگلان لە کاری تێرۆریستی تۆمەتبار کرا. هەروەها بەدوای ئەویشدا نوری مالکی سەرۆک وەزیرانی عراق داوای لە پەرلەمان کرد متمانە لە ساڵح مطلقی جێگیری وەربگرنەوە. لەلایەکی ترەوە لە پارێزگای دیالە ئەنجومەنی ئەو پارێزگایە بەهرێنبوونی پارێزگاکەیان ڕاگەیاند و داوایکیان پێشکەش کرد بۆ ئەوەی پارێزگای دیالە بکرێ بە هەرێمێکی سربەخۆ. ئەم هەموو کێشانە لە کاتێکدا کە دەوترێت زۆربەی کێشەکانی عراق لە ئێستادا پەیوەست دەکرێت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا واتە عراقی پاش هێزەکانی ئەمریکا. هەندێک دەڵێن پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا شەڕی تائیفی ڕوودەدات، هەندێکی تر دەڵێن لە ئێستادا لایەنەکان گواستنەوەی ئەو یاخود قۆستنەوەی ئەو هەلا بۆ خۆیان دەقۆزنەوە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا واتە هێرشەکانی لایەنەکان بۆ سەر یەکتر، دروستبوونی کێشەکان دووبارە، بەردەوامی ئاڵۆزیەکان پەیوەندی بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەیە. قسەکان کەواتە با لەسەر ئەوە بێت ئایا پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا دۆخی سیاسی ئێستای عراق چی بەسەر دێت؟ داهاتووی ئاڵۆزیەکان چیان بەسەر دێت؟ هەروەها ئەو پرسیاری کە دەکرێت ئایا عراقی ئێستا وەکو خۆی دەمێنێتەوە یاخود ئەم کێشانەی کە ئێستا باسمان کردن ئایا کاریگەریان دەبێت لەسەر داهاتووی ئەو دۆخە؟ بەڵێ یەکەم پەیوەندیمان محەممەد لە سلێمانی. سڵاوی بە کاک محەممەد فەربوو. ئەلۆ ئەوێرەتان باش. زۆر سپاس یاوەرە باش کاک محەممەد. باشی برام. زۆر سپاس دەکەم. طبعا تۆرەکەتان تۆرێکی زۆر جوانە دەستخۆشیتان یەکەم. زۆر سپاس دەکەم. لێجێ خۆیت یام شتە. ئەبێ خۆی ئەو شتانە زۆر مهمەوە بکرێت. یەک لەوانە کە ئەمریکا لە عراق بمێنێ زۆر مهمە، خاصەتەن بۆ پشتیوانی کورد ئەمە بە دەرەجە یەک. لە بیرمانەوەتا لە ساڵی 50کانەوە ئەڵمانیای ڕزگار کردە بنکە سەربازەکانی لە ئەڵمانیا بڕوانن ئەڵمانیا لە چه موقفێکەژی. نحن ئێمە کورد بەڕاستی پیسمانە چونکە بژارمان لەسەر لە تورکیاوە لە ئێرانەوە لە ناوچەی خوارەوە بگرە لە مەرکەزیشەوە لە بەغاوە طبعا ئەمە مشکلەکان ڕوادە. ئەگەر ئەم شتە چاک جارە ئەمریکا پاڵپشتێکی زۆر قایمە لەگەڵ کورد چونکە بەڕاستی ئێمە ئەمریکامان لە پشت نەبێ بڕا بکەین ئەزانی چۆن ئێمە براکەم ئێمە وەکو کردوێشکەکە وای کورد بەعام نعنی زۆر بجوێنەوە ئەما خوا دووریشکەوین گورگ ئەما خوا. کەواتە کاک محەممەد پێت وایە لەم کێشانەی ئێستا کە هەمویان لە عراقدا ڕوو دەدەن بە تایبەتی لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەڵوێستی کورد هەڵوێستی سیاسەتمەدارانی کورد لەم هەموو دۆخە چییە؟ والله ئەبێ هەڵوێستیان زۆر تون بۆ مانەوەی کە عێراق لە بڵێن ئەمریکا لە عێراقا بمێتەوە خاصەتەن قاعیدەی عەسکەریان نەبێت لە هین دروست بێتن لە کوردستان. ئەمە وەکو هەوڵەتێک وەکو پێشمەرگەیەک ئەو شتان پێ خۆشە بکرێ. تێگەی چونکە سەیری کە ئەمریکا کاتێک کوێتی ڕزگار کرد هەتا ئێستا قاعیدەی هەیە لە سعودیا هەیەتی لە کوێت هەیەتی لە زۆر شوێنەکان هەیەانە. کاک محەممەد پێت وایە لایەنە کوردەکان ڕۆڵیان دەبێت لە دۆخی ئێستای عراق پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا؟ والله برای باوکم با یک شتری زۆر خۆشە پێ بڵم ئەمە خۆی لە خۆیان خاڵێکی زۆر پرسیارێکی زۆر جوانە کردت. ئەگەر سەرکرداتی کورد پێویستە شتێک بکات لە کاتی ڕوخاندنی سەدام حوسێنەوە شتیان دەکرد ئەتوانی مەکتەب سیاسەکان لە ناوچە داگیرکراوەکان نەک دابڕاوەکان کە ئێستا پێی دەوترێت ناوچە دابڕاوەکان نەخێر ئەوانە ناوچەی داگیرکراون ئەوە لەو شوێنانە مەکتەب سیاسیان دابنایە بە هەموویانەوە بە هەموو تینێک و کورد بەرە ئەو ناوچانە بڕۆشە چ لە کەرکوک چ لە خانقین چ لە شنگار چ لە شێخان چ لە مووسڵ چ لە بەدرە و جەسام چ لە کەرکوک ئیترنیان من نازانم لەم شتە من تێناکەم بگرێ بەڵام من لەگەڵەوە شتم کە ئەمریکا لە کوردستانە خاصن لە کوردستانە بمێنێت چونکە لەبەرەوەی کە زەختی کەسمان لەسەر نەبێ. ئەمە خۆی پاڵپشتێکی زۆر مهمە لەگەڵمانە. ئەمە یەک دووەمیش خۆی پرسیارتر مەگەم وەلەو بەرنامەگەش نییە داوا لێ بڕنەکەم بەڵام ئێمە داواکەین وەزیری پێشمەرگە بینیتە سەر تەلەڤیزیۆن دوو قسە بکە لەسەر پێشمەرگە یاخود کاکە کاتی هەڵبژاردەکان دەکرێت یان کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ حکومەت دەکرێت کاکە بە چای کامێرەی خۆتانی لەسەر بێت چونکە خەڵک زۆر معجبێن ئارتێ من یەکێک لەوانم با لەسەر چێ خراپە دەنگی پێ نادەین ئەو کاتە حکومەتێکی پاک و پختەمان دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی. دەچینە لای کاک دەشتی لە هەولێر. فەرموو کاک دەشتی. ئەو کاتت باش کاک شۆن. زۆر سپاس کاک دەشتی. دیارە ئەو بارودۆخەی کە لە پێشەکی باست کرد لە عێراق ڕوویدا ئەو ناکۆکەی کوتلە سیاسەکان و هاتنی تارێک هاشمی و
کۆمەڵێک لە سەرکردەکان بۆ هەرێمە کوردستان دیسان بەدیدی من هاتنەوەی بۆ مرکزیەتی عالکردنی کێشەکان چونکە هەرێمی کوردستان وە پیادەی سیاسی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان هەموو کات بووینەتە مەرجایەک بۆ نمونەش بینیمان یەکێک لە ئەوکان پێکهێنانی حکومەت بوو بەڵام خۆیان نەیانتوانی ئەو یەکریزیە ئەو حکومەتە وا پێ بگەینن کە لە بەرژەوەندی هەموو لایەک بێ بۆیە سنگ و هاوکێشە سیاسەکەی ئەگەر لە دوای ئەمریکا بمینێتەوە لە عێراق لە ناوچەکە بەدیدی من دەبێ هەر چاوێک هەبێ ئەمریکا لەسەر کوتلە سیاسەکان لەم نزیکانەدا بینیمان مالیکی سەردانی ئۆبامای کرد ئەم دیدارەی لەگەڵ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان ڕەنگە کۆمەڵێک دید و باز لەسەر عێراق کرا و کۆمەڵێک بەرنامە و پلان دانرا بێ بەدیدی من بۆیە ئەوەی کە ئێستا کە ڕوودەدا پاش کشانەوەی ئەمریکا لە عێراق ڕەنگە حکمی مرکزی و حکمی تاگلایانە وەکو زمانی ڕژێم ڕوو بداتەوە بۆیە دەبێ حکومەتێک لەسەر ئەساسی مؤسسات لەسەر ئەساسی نیشتیمانی هێزێک دروست بکرێ نەک مالیکی سەرپەرشتی بکەوت دەستی تێوەردە چۆنی بێ ئەوێ دابنێ چی پێ باش بە شخصی بیکاتن دەبێ ئەو وەزارەتە واتە کاک دەشی پێت وایە دروستبوونی ئەو هێزی تاکلایانەی وەک خۆت باسی دەکەیت ئەو هەلەیە کە دەڵێن لەگەڵ نزیکبوونەوەی کشانەوەی هێزەکانی ئەمریکایە چونکە ئەم کێشانە چەندین ساڵە هەن کێشەکانی نێوان لیستی عراقیە و دەوڵەتی یاساییان یان کێشەی نێوان لایەنە سیاسەکانی عراق بەگشتیش ئەو کێشانە دەمێکە هەر لە پاش ڕوخانی ڕژێمی باز ئەم کێشانە بەزەقی ڕوویداوە بەڵام دیسان ڕەنگە لە مستەوای ئەمریکا لە مستەوای سیاسەتی ئەمریکا کۆمەڵێک نزمکردنەوەیان ڕوویدابێ نەیانتوانیبی ئەوەندە بەزەقی بن بۆیە پاش کشانەوەی ئەمریکا دەبێ وەزارەتی ئەمن وەزارەتی دیفاع ئەو شوێنانەکە ئەمریکا چاودێری دەکرد هێزەکانی لێ بوو ئەمان بیگرنە ئەستۆ بەڵە سپاس بۆ وەزارەتە گرنگە مالیکی دەستی تێدا بێ و دەسەڕۆفی خۆی کاری پێ بکات سپاس بۆ کاکدەشتی لە هەولێر بە گوێمان لە تێمنی کاکنیهات بێ لە سێ سادق فەرموو کاکنیهات ئەم کاتتان باش قوڵن زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکنیهات دەستخۆشی بۆ تەوەرەکەتان لێکم دوایەوەش بەنسبەت ئەو تەوەری کە ئەم ڕۆژانتانە من یەکەم خاڵی گەڕێمە بۆەوەی ئەمە بەرنامەیەکی داڕێژراوە 8 ساڵە لەوەتکە یەکسەر کە عێراق داگیر کرا کە عێراق گیرا بەرنامەی بۆ داڕێژان لەلایەن ئێران و ئەم هێزە چۆن دەربکرێت ئەمە یەک بەرنامەکان بۆ داڕێژان ئەمە ئەمریکایان دەرکرد لێرە ئەمە بە خاڵی یەک خاڵی دووەمیش دڵنیام لەوەی کە من ڕێی خۆمە ڕێی خەڵکی جیاوازە من بەڕێی خۆم شەڕێکی تائیفی شەڕێکی کۆمەڵێک چەکدار و معارەزە دروستە بێ لە جنوب بۆ لێدانی شیعە ئەلمانیەکان دوای ئەوە شەڕی ناوخۆ ئەم جارت بەرۆکی کوردی خۆشمان ئەگرێتەوە دڵنیام لەم بەینا کوردیش دەرەکە لە منطقەی بین لەو ناوچانەی کە دەست بڵێن ناوچەی مادەی سەوچل بەڵێ کاکنیهات دیارە زۆر ئەو قسەیە دەوترایەوە زۆر لە ڕاگەیاندنە عراقیەکان دەوترا بەردەوامی کێشەکان واتە مانەوەی هێزەکانی ئەمریکا واتە بیانوویەکە بۆ مانەوەی ئەوان بەڵام لە ئێستادا پاش ئەوەی کە پرۆسەی سەربازی هێزەکانی ئەمریکا لە عراق کۆتایی پێهێنرا بەڵام کێشەکان دەبینین پەرەیان سندووە پێت وایە پێگەی کورد پێگەی لایەنە سیاسی کوردیەکان چی دەبێت لەم دۆخەیە؟ مەسەلەی پێگەی کورد حتا حدێک لەوە چێ پشتیوانیان هەبووێ تاکو قواتی ئەمریکی لە عێراق بوو کێشەی کە هەنێک کێشە هەبوو هەنێشت هەبوو بە پشتیوانی ناڵێم هەمووی بەڵام لە ساعت 15 پشتیوانیان بە هێزی ئەمریکا هەبوو لە وڵاتەکە لەبەرەوەی ئێستا بڵین قواتی بڵین حکومەتی شیعە لە بەغا بەرەو قوت ئەڕا بەرەو زیاتر مەسەڵەن بڵین ئەسلحەی بە قووەشتی بر پێش کەوتوترێناوە کۆمەڵی هەندێک پیادەی کوردی هەبوو لە بەغا کە قسەیانە کرد پشتیان لە ساعت 15 بە قواتی ئەمریکی بوو ئێستا پێم وایە ئەو پشتیوانێک کە هەیان بوو بە قواتی ئەمریکی لە عێراق ئەویان نەما دڵنیام و دوای ئەوەش ئێران خۆت باش ئەزانی کە لەم لاوەویستی هەنێ لە هەرێمی کوردستان داگی کا لەبەرەوەی کە قواتی ئەمریکی تا بوو سەر مەرزەکان و حدودەکان نەیتوانی هەنێ شتێ دیکە
ئێستا کە قواتی ئەمریکا لەبان لە عێراق هەر لە جنوب قواتی شیعە چی تۆ شوزانی شیعی ئێران و شیعی عێراق جیاب بکەیت و بڵێ کاکە ئەمە قواتێکی عێراقی و بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندێکە سپاس بۆ کاگنیهات لە سێ سادق لە سەرۆری کۆمەڵاتی فیسبوک هاوبیر فەرهاد دەڵێت چاوەڕوانی شەڕێکی تایفی و مەزهەبی بکەن هیوادارم زیان بە ئەزمموی هەرێم نەگەێنێتەوەها ئومێد قەسری دەڵێت تەوەرێکی جوانە و لە کاتی خۆیەتی دەستان خۆش بە سپاسەکەن تەنها دەستخۆشی کردبوو ڕێباز حەمەد دەڵێت من پێم وایە کێکشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە کاتێکدی ناسکدایە و دەڵێت چەندین کێشە هەیە چارەسەر نەکراوە و وەکو خۆی ماوەتەوە جگە لەمەش بنەماکانی دیموکراسی لە عێراقدا نەچەسپیوە وەک خۆی دەڵێت ڕێباز حەمە بەڵێ باران لە ڕانێ سڵاوی بێفەرموو زۆر سپاس کاک باران زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک باران بەڵێ بنسبت کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق طبعاً وەکو ڕووداوێکی هیوادارین کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق وەزعی عێراق بەگشتی و باشبوون کە ئەمەش بەڕاستی تۆپێک بڵێ مەحاڵەت ئەمریکاش ئەو ماوەی کرد شتێکی وای کردووە کە بەڵێ کاک باران بەباشی گوێم لێتە بەڵام ئەگەر شوێنەکەت بگۆڕی بۆی باشتر گوێمان لێت بێت پێم وایە شوێنەکەت باش نییە بەڵێ ئێستا چۆنەکان ئێستا باشە فەرموو کاک باران بەڵێ بەڵێ جان متمەگەر هێزەکانی ئەمریکا کشاونەتەوە پێم وایە وازی عێراق هیوادارم بەرەو باشوون چێ بەڵام مەش تۆزێک بە زەحمەتە لە بەرەوەی ئەمریکا شتێکی وای کردووە کە لە عێراق کە هەموو کاتێک مثلەن وابێکە مثلەن عێراق پێویستی بە ئەمریکا هەبێت لە هەموو شتەکان ئەمریکا خۆی بەرواڵەت کشاوەتەوە بەڵام دەست و ئەوەکانی مثلەن دەستێوەردانەکانی لەناو عێراقدا هەر دەمێنێت ئەمەش باشترین ڕێگاشەوەی هەر لە کاتی کشانەوەی مثلەن دەنگۆی کشانەوەکانی ئەمریکا و مثلەن بینی شیعە و سوننا مثلا ئالۆزی تێکەوت ئەمانەش هەر هۆیەک مثلا هەر دەگەرێتەوە بۆ ئەو کێشانە من هیوادارم لە عێراقا هێزە کوردیەکان بە معارەزە و بەدەسەڵاتوانە کاتی ئەوەیە بەڕاستی لە خەمی کووردا بن هیچ کە لە ئەنگری نەمالکی بکەن نە لە ئەنگری لسی عێراقیە بکەن بەڕاستی بۆ خۆیان و وجودی خۆیان بزانن کاتی ئەوە هاتووی هیچ کە ناو بژیوانی نەکەم بەڕاستی لە بەرێت بچی هەر ناو بژیوانێک هەر ئەوەی زەرە دەکان ناو بژیوانەکەی ئەوەی دیکە زەرەر ناکایدی وەکۆی کە مەسەلەن ئەمریکاش پشتیوانی لە کورد بکات من هیچ کاتێک ئەوم نەزانیوە کە ئەمریکا پشتیوانی کورد بوو بێ لە بەرەوەی ئەمریکا پشتیوانی ئەو کەسێک کە بەرژەوەندی لەلای هەبێ کاتێک بەرژەوەندی هەبێت ئەو کاتی لەلاتە وەکو مێرو ئەگەر شیرنەمەنی لێبێ بۆی دەستێگەش پێێنێ شتێ نەبێ بۆی ناتێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک باران لە ڕانیە بڵێ ڕێبوار لە هەولێر سڵاوی بێ کاک ڕێبوار فەرموو الو بەڵێ کاک ڕێبوار چۆنی کاک شوان زۆر سپاس دەکەم کاک ڕێبوار باش کاک شوانیان زۆر سپاس دەکەم وڵای کاک شوانەوە من مایەکی زیاترە هەوڵ دەدەم ئێستا پەیوەندیەکەم داوای لێبوردن نەکەین کاک ڕێبوار دیارە لۆدێکی زۆر لەسەر پەیوەندەکانە بۆیە برای بەڕێزی بەس برای بەڕێز حەزەکەم لە تەوەرەکە ئەگەر یەک دقەیە مەجاڵم مەمنونتم فەرموو کاک ڕێبوار وڵای کاک شوانەی مەوکو پێشمەرگەی لق و ناوچەکان بەڵێ ئەڵێن ئەم مانگە نا مانگەی تر ڕاتتان زیاوەکە مانگەی ترەتی ئەڵێ مانگی داهاتوی یعنی ئێمە گیرمان خواردووە داوا لە تووەکەین بەرنامەیەکمان وەزیری پێشمەرگە بانکەن یعنی ئێمە 300,000 والله یعنی سوالمان پێ ڕەوایەتر یعنی گەیمانەتەوە فکرتن نەماوەتەوە یعنی ئەڵێن ئەم مانگە نا مانگەی یعنی هیچ نەماوە لە خۆکوشتن زیاتر هیچ تمان نەماوە نەنا کاک ڕێبواری شەڵا ناگاتە ئەو حاڵەتە سپاس بۆ پەیوەندەکەت قوربان چاوتەوەم تەوەرێکمان لەسەر تەقدیم کە برای بەڕێز ئێمە ئەسم قەناتەوە قەناتی پێشمەرگەدارنی زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ڕێبوار لە هەولێر بڵێ دۆسکی لە دهۆک سڵاو لێ بێ فەرموو کاک دۆسکی بەڵێ دیارە پەیوەندەکەی پچرا دیارە ڕێکار جەلال دەکرێت بڵێن پرسێکی تری خستۆتە ڕوو دەکرێت ئەوە باسی لێ بکەین دەڵێ من پێم وایە باش بوو چونکە هێزەکانی عێراق دەبێت چیدی لەسەر پێی خۆیان ڕاوەستێت ئەمە لە کاتێکدا کە هەندێک دەڵێن تا ئێستا هێز ئەمنیەکان بە تایبەتی سوپای عێراق لە ئامادەکاری باش دانین بۆ ئەوەی هێزەکانی ئەمریکا بکشێنە بەڵام مانەوێ نەمانەوە لە ئێستادا پرۆسی سەربازی هێزەکانی ئەمریکا لە عێراق کۆتایی پێهێنرا بەڵام قسەکان زیاتر لەسەر کێشەکانە هەروەها دەکرێت باس لەو پرسشکەین بەڵێ ئەحمەدمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو
الو مرحبا زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. الو بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە فەرموو. کاکە دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. خۆشحاڵین بۆ بەرنامەی بەڕاستی کەناڵی NRT زۆر پێشکەوتووە. زۆر سپاس دەکەم. لە هەموو کار و کردەوەیەک ئینشاءالله ڕۆژی خۆی کردەوە ڕۆژی خۆشی هەر بەردەوامە ئینشاءالله. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. دەستخۆشی لە برای بەڕێز دەکەین جەنابەت. زۆر سپاس دەکەم. هەروەها ئێستا ئەمە پێما خۆش لەسەر ئەمە قسە بکەین. ئەمریکا ڕۆیشتووە ئێستا لە عێراق ڕۆیشتووە زاڵمەکان بەڕاستی خوای گەورەوەی کردووە پشتیوانی بەرداوە چونکە ئەمریکا ئەگەر لە درێک هەنجوینی پیوەنەوی بەڕاستی ناسێتە ئەم شوێنە. بەڵێ وەکو ئەگەر شوێنێک وەکو ڕۆژامەندی خۆی لێبیتن بەڕاستی دەچێتەوە تا سێرکەوە لە سووریا تووکە ڕۆژامەندی تێدانیە و مەسلحەتی ئەمریکا تێدانیە بەڕاستی ئەمریکا ناچێنە بەڵام ئەوە لە عێراق مەسلحەتی لەم شوێنەیە و وها دەسەڵاتدارە زاڵمەکانیش کە لە هەرچی لە هەرێمە و هەرچی لە وەکو نووری مالکی ئەوانن پشتیان بە ئەمریکا دەبەزە ئینشاءالله بە دەرچوونی ئەمریکا لە عێراق هیچ کێشەک و ناکۆکیچ نامێت چونکە بەڕاستی ئەمریکا لە پشتەوە خەنجەری ژاهراییمان لێدراتن و هەروەها بە خەنجەری ژاهرایی ئێمەی تا هەنجوین بەردەومان کردووە. کاک ئەحمەد ئەوەی باس دەکرێت دەوترێت لایەنە سیاسی کوردیەکان زۆر جار پشتیان بە هێزەکانی ئەمریکا بەستۆ بۆ هەڵوێستەکانیان و بۆ بڕیارەکان یاخود قسەکردن یاخود مشتومڕەکان ئەوانی کە تایبەتن بۆ بڕیارانەی کە دەردەشن بۆی نەڵێ نەمە قسەی خۆتە دیارە یەکێک لە پەیوەندەکان کاگنیهاد لە سی سادق دەڵێت ئەو دیارە قسەی دووبارە کردەوە کە دەڵێت زۆربەی هەڵوێستەکانی لایەنە سیاسیەکان پشتیان بەستووە بە هێزەکانی ئەمریکا. دەتوانین بڵێن پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا ڕۆڵی کورد یاخود پێگەی لایەنە سیاسی کوردەکان چی دەبێت لە دۆخی ئێستا عێراق بە تایبەتی کە ئەم کێشانە هاتوونەتە ئاراوە؟ بەڵێ وەڵاهی بەڕۆشتنی ئەمریکا بەڕاستی بە تایبەتی لە عێراق کوردستانی بە تایبەتی کێشەکان لە ناوەخۆ زۆر چەند دەبێتن و وها دەبێت هۆمی کەم کێشەکانی و زاڵمەکانی هیچ کە پشتگیریان نامێنێتن بەڕاستی بە دەرچوونی ئەمریکا لە عێراق بەڕاستی لانی ئەو کەسێکە دەسەڵاتدارە بەڕاستی زاڵمە بە زووترین کا لە ناو دەچێتن و گۆڕانکاری ناو کۆمەلگا دەکرێت و بە تایبەتی ئەمڕۆ زوولم لە پێشمەرگە دەکرێت پێشمەرگەی قوربەسەر کە دیفاع لە عێراق و بە تایبەتی لە کوردستان دەکات ئەوە لە کەرکووک و لە شنگالە و پێشمەرگە مانجێ 250,000 وەرگری بەڕاستی زۆر کردمە حەیف کە پێشمەرگە ها ڕۆلی خۆی داناوە ژیانی خۆی داناوە بۆ خزمەت کوردایەتی و ئەمڕۆ سیرکە. بەڵێ کاک ئەحمەد بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر. بەڵێ محەممەد لە چوار قورنا. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس کاک محەممەد. زۆر سپاس دەکەم کاک من بۆ خۆم کەسێکم لە بەغدادا بەڵێ لە حیمایەکانی بەڕێزمان دلالم لە جوارێس. بەڵێ فەرموو کاک محەممەد. وەکو کە باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێت. بەڵێ من بۆ خۆم لێن دێنە بارودۆخەوە زۆر نزێکم کە لەسەر ئەو کێشانەی کە دەبینم بەڵێ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەڕاستی ترسێکی زۆر زۆر دەسەرا بە تایبەتی لە شیعە و سونەکاندا نێڵم بەلایەنە کوردیەکاندا چونکە ئێمە هێزێکی گەورەی لەوێدەر وەکو بڵێن دووری واینا. بەڵێ زۆر داریشە بوو یعنی هێزە نووسەکان بەڕای من گەل لە ئەمن دیخەمە باش و ناباشی لە ڕووی هەوڵاتیانەوە و لە ڕووی کێشە و ئاژاوی عەدالەت نێوانیان وەکو بڵێن کاتێک کە ئەمریکا لەناو ئەوەی بوو بەڕاستی خەڵکەکە بە شێوەیەکی زۆر لە بێزار و زاری وها بوو لە جادە ڕادەوەستا ڕەتڵەکەیان بە سەعات 2 ساعات 3 ساعات ئیزدیحامێکی دروستکردن ناو بازارە نێدێش سارێ بژوێتەوە. بەڵێ کاک محەممەد ئەوەی دەوترێت کاک محەممەد ئەوەی باس دەکرێت ئەم هەموو کێشانەی کە جەنابەت باسی دەکەیت لە بەغداوە لە پارێزگاکانی تری عێراق ئەوەی کە دەیبیستین ئەمە ڕنگدانەوەی کێشە سیاسیەکانە ڕنگدانەوەی مشتومڕە سیاسیەکانە لەسەر بڕیارەکان لە پەرلەمانی عێراق و ئەو کێشانەی کە هەن ئەو ئاڵۆزیانەی کە لە نێوان کورد لە سیاسیەکانە هەن ڕنگدانەوەیەتی لەسەر شەقامی عێراقی بەگشتی. بەڵام لە ئێستادا دروستبوونی کێشەکانی تر پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا پێت وایە چارەنووسی عێراق چی دەبێت بە تایبەتی چارەنووسی دۆخی ئێستای سیاسی عێراقا دەڵێن لە قەیراندایە؟ بەڵێ کاکشوان وەڵای وەکو ئێستا کە دەبین دۆخی ئێستای عێراق ئەگە بێت ئەوە بڕوە و دوای هێزەکانی ئەمریکا ئەوە دۆخەکە دەگوێتە زۆر دۆخێکی زۆر مەترسیدار
دۆخێکی زۆر ناخۆش بەس لە کاتێکدا ئەگەر لارە سیاسەکانی کورد و عرب بتوانێت پێکەوە هاوکێشەکانیان لە نێوخۆنە سەرەسەکەم بە شێوەیەکی سیاست مەدارانە نەک بە هێزی چەکوشتی و هەڵ بکنە سەر یەک پێم وایە ئەگە بەونەوە حی بێت زەرەرمانە بەس ئەگە لە ڕێگای دایالۆگ و سیاست بێ چارەسەر دەبێت ئەگە وەکو ئۆپێرەوەی ئێستا بێت و کێشە لە بەغدا پەیدا بوو وەکو بڵێ مابینی نوری مالیشی گەڵ دەسەڵاتدارەکانی تێکۆڵینی شیعە و سوننا ئەگەر بەونەوە عەبڕوە دۆخی عێراق زۆر مەترسیدارە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە چوارقڕنا. وڵای ئازان پرسێکی تر هەیە بەهرێنبوون یاخود بڕگاری دەرکردنی بڕگاری بەهرێنبوونی پارێزگای دیالە کە بینیمان ڕووداوەکانی دیالە ئەوەیان پێویستین کە تا ئێستا کێشەکان بەرەو چارەسەر نەڕۆشتون لە عێراقدا و کاردانەوەی هاوڵاتیانی دیالە بەرامبەر بۆ بڕیارە بینیمان بە شێوەیەک بوو وە ئەوە بوو کە گەشتە ئەوەی تا ئێستاش دۆخی ئەمنی ئەو پارێزگایە تا ئێستا لە ئاڵۆزیایە. بەڵێ باوکی محەممەد لە سەنگەسەر دیارەوەی کە باسم کە دەکرێت قسەی لەسەرکەین. سلااوی بێ باوکی محەممەد لە سەنگەسەر فەرموو. زۆر سپاس باوکی محەممەد زۆر سپاس زۆر سپاس دەکەم. کاکەشوا من پێم وایە بەڕاستی دۆخی عێراق ئەتر لەوەی ئێستا خراپتر لەبەرەوەی من تکاتم لە سەرکردەکان کورد بەتایبەتی جەنابی مامجەلال و کاک مەسعود خەریک نەکەن کێشەی عارەب و عارەبەکانی عارەبە شۆڤێنەکانی بەغداد هەو عارەبانە بوون هەر ئەو جنگیانە بوون ئێستا کە دێنا هاوینی هەواری دوکان دەستیان هەبوو لە کیمە بارانکردنی خەڵک بەڵگەوە شتیوا سەلمێنەوە ئێستا خۆیان خەری دەکەن بە کێشەی عارەبە شۆڤێنەکان هەر ئەو عارەبە ئێستا دێن لە هەواری دوکان و هاواری سەڵاحەدین گەشت و گوزار دەکەن و ینی دەستیان هەیە لە کوشتنی هەزاران خەڵکی مەظلومی کورد دا من داوایانە دەکەم بەڕاستی لە مامجەلال و کاک مەسعود بێنەوە خۆیان چارەسەرکردن کێشەی نێوان حیزبولیانە سیاسەکانی خۆیان چارەسەرکردن نەچن لەلایەن عارەبە شۆڤێنەوە کێش بەڵام پێت وانە باوکی محەممەد پێت وانە ئەو هەموو کێشەی کە لە بەغدا هەیە کاریگەری نابێت لەسەر دۆخی هێرێم دڵنیایەوە بەڵام کاکە شوەنگیان من پێم وایە ساڵی دی 100 ساڵی دریش ینی 100 قورئان 100 زار شێت بە قورئانش خۆ ئێمە بەڕاستی سیخەمان بە عارەب نییە هەر ئەو عارەبانە بوون کە ئێمە قەتعام کرد بەڕاستی پێی سیاسی کورد خۆی خەریک دەکات بە عارەبەکات بەغدا ینی هەر بەڵگە سەلمێنیکە ئەو عارەبانە لە هاوینی هەواری دوکان و دوکان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ باوکی محەممەد لە سەنگەسەر هیوادارم بتوانێت تەورەکەی زیاتر قسە بکەین ڕێزم هەیە بۆ هەموو ڕاکانی باوکی محەممەد لە سەنگەسەر بەڵام هیوادارم بەو شێوێ نەبێت کە هێرشکەنە سەر نەتەوەیەک یاخود بە هەر شوێک بێ دیارە زۆر لە کوردەکان لە ئێستادا پڕن لە هەندێک ڕووداوی یاخود لە پێشینەی ئەوەی کە لە بینیمان لە عێراقدا بەڵام بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتگیر قسە نەکەین و بەرنامەکەش نەبێت بە سەکۆیەک بۆی هێرش بکرێت سەر لایەنەکان هیوادارم توانین لە زیاتر لە تەورەکەی قسە بکەین. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دیارە شاد عزیز دەڵێت ڕاستە ئەمریکا هێزەکانی کشاندۆتەوە لە عێراق بەڵام سیاسەتەکانی هەر بەردەوامە بۆ تێکدانی ڕەوشی عێراق ئەوەی ئەمریکا بیخوازێت لە عێراق ڕوودەدات و هیوادارم تەوەری سبینێتان لەسەر دیاردەی سوالکردن بێت. زۆر سپاس. دیارە پێشتر تەورێکمان دیاری کردبوو لەسەر دیاردەی سوالکردن بەڵام تێبینەکەت بە هەندووە دەگرین. شاد عزیز کاروان لە هەولێر سڵاوی بێ کاروان فەرموو. السلام علیکم. علیکم السلام کاروان. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەم. هیواشەکەتان دەخوازم. زۆر سپاس کاروان. بەڵێ بەڕاستی بەنسبەت تەوەرەکەتان تەوەرەشی زۆر جوانە زۆر هەڕێک پێکا بە تایبەتی لەو کاتە ئێستا کە لە سەروبەندی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق. بەڵێ بە تەسەووری من لەسەردا کورد وەکو ناوبژیوانکە دەبینێتەوە هەر وەکو ئێستا کە ناوبژیکەریان لە نێوان شیعە و سونە یانێ تا ئێستا تاراتبەک یانی نابژیکەرە بەڵام لە دوای لە کوتایدا بە تەسەووری من تووشی کێشەی خۆری بێتەوە بە تایبەتی کێشەی ناوچەدابراوەکەن کە تا ئێستا یعنی هەر وەک خۆماتەوە 8 ساڵیش تێپەڕی بەسەر مادەی 140 ناوچەدابراوەکان نەگەڕاوەتەوە هەرێم کوردستان.
بەڵێ تا چەند کاکەڕوان بۆی پێویستێکی بە بەڵێ کاکەڕوان وەکو ناوژوانکەرە بۆی قسەکان پێویستکن بە بڕیارەکەی پارێزگای دیالە بۆ بەهرێنبوون تا چەند پێت وایە چارنووسی ناوچەدا بڕێنراوەکانی سەر بە پارێزگای دیالە ئەم بڕیارە تا چەند کاریگەری دەبێت لەسەر چارنووسی ئەو ناوچانە کاکەڕوانگوێت لێمە هەرێنبوونی پارێزگای دیالەمە بەڵێ بەڵێ کاکەڕوان والله ئەوە بەتەسەوریم دەبوو سنەی باشە ینی هیچ سرێ بە کورد ناگەین بەڕاستی بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بۆ کاکەروان لە هەولێر وچانێک و دێنە وڵاتان عزیزان بەردەوامی لەگەڵتان بەڕێزان بڵێ ئەردەڵان ڕەفیق دەڵێت دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم و بە بڕوای من کشانەوەی هێزەکانی ئەمریکا باشەوە بە مەرجێک هێزەکانی عراق خۆیان یەک خەنەوە متمانێکی تەواو دروستکەن لە نێوان خۆیان داروەها هاوین گوڵ دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم بەڕای خۆم زوو بوو بۆ کشانەوەی ئەمریکەکان هێشتا هیچ نەبووە و ڕەوشەکە ئالۆستر بووە و زیاتریشی لە دوا دێت هەروەها ڕاستی ئەسکەندەر دەڵێت بڕیارێکی باشە و دەستێوەرنەدانی دوورا و دوور باشترە ساهید هەمەدانی دەڵێت یاخود حەمەدەمین دەڵێت عێراق بە گرفت دروست بووە و هەر بە گرفتیش دەمێنێتەوە هیچ پەیوەستێکی بە ئەمریکا و مانەوە نەمانەوەی هێزەکانی ئەمریکاوە نییە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدا ڕێبوار لە کەرکووک سڵاو لێ کاک ڕێبوار فەربوو براگەورەکەم داوا لە بردەکەم نەمزانین تەوەرەکەتان لەسەر چیە کاک ڕێبوار تەوەرەکە تایبەتە بە ئەو ئالۆزی و ئەو کێشانەی کە ئێستا هاتوونەتە ئاراوە لە عراق بە تایبەتی لە نێوان لیستی عراقیە و لیستی دەوڵەتی یاسا لەگەڵ نزیک بوونەوەی یاخود لەگەڵ شانەوەی هێزەکانی ئەمریکاکە لە یەکشەمەی ڕابردوودا دوا سەربازی ئەمریکی عراقی جێهێشت براگەورەکەم حەسەن داوا لە بردەکەم تەوەرەکەت بڵە بە قسەکەت تەواوە بەس ئێمە کە بە نیسبەت شاری کەرکووک یعنی بەڕاستی خەڵکی شاری کەرکووک مەڤڵۆمە لە زۆر شتەوە یعنی ئێستاوامان لێ هاتووە بەڕاستی نازانین مەتابعەت چی لایەک بکەین هەتا ئێستا ئەو لایەنانەی خۆمانی هەر پشتمان لێکرد لستی عێراقی و ئەو لستانی ترەوە ئەوان من بڕام نییە لە هیچ کاتێکە عارف هیچ کات سقەی نییە دڵنیا بە قەت سقەی نییە بڕوا بکە ئەگەر شیعە بێ ئەگەر سونە بێ ئەگەر سونە بێ ئەگەر هیچیان دەست نەکەوێ دەوڵەتە عەرەبیەکان کەمان تێبەڕاکەن ئەگەر بێ خۆ چاکە زانی خۆت زانی چی لە سوورەکانی کوردستان کراوە لە قەندی لەو منتیقانەی خۆمان ئێران ینی بەڕاستی نازانێت تۆ لەگە چیا دانیشتی ئەوانە وەڵی قەت نابن بەبەشن بەڕاستی ئەوانە من ئەوە ناڵم داوە لە هەردوو سەرۆشی خۆمانەکەم بەڕێز مامزەران کاک مەسعود یعنی هەستێک بە میلەتی کووردا بێنێت ینی بەسە ینی هەتاکە ئێمە هەر سەر شۆڕ بین بۆ عارەب کاک ڕێبەر با بەو شێوەیە قسەنەکە من پێشتر داوام کرد لە بەڕێزێکی تر کە پەیوەندی کرد با بۆ شێوازە نەڵین نابن بە بەشەروانە با بۆ شێوازە بۆی بابەتیانە قسە بکەین ئەم ئالۆزیانە بە تایبەتی باس لە کەرکووک دەکەیت وە لە کەرکووکەوە پەیوەندی دەکەی ئەم ئالۆزیانە تا چەند کاریگەریان هەبوو لەسەر کەرکووک و ئەگەر بەردەوام بن پێت وایە ڕەوشی ئەمنی بە تایبەتی ڕەوشی ئەمنی کەرکووک بەم شێوازە دەمێنێتەوە هەر والله بنسبة روشي أمني كركوك من إصابة زور باشيزام لا براسي برادراني بوليس وآسايش تقصيري عني بهيج شوية يعني زور باشا بس شيء يما دوام عليه زياتر هاو كاريمان بيه من بالنسبة خوم كوكو كرديك من وكو كرديك خوم خيانمو بو هر سوار باسي كردستان برام وايا كهر كرديك اگه خيانات لملت خوي بكا من لونوي خوي علم بريه وەکو داری خورما محترمات بۆ هەموو میلەتێک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک ڕێبوار لە کەرکووک با گوێمانە تێبینی کاک ئەحمەد بێ لە دهۆک فەرموو کاک ئەحمەد دەم باش کاک ئەحمەد کاک شوان چاوانی زۆر سپاس دەکەم ئاخر من چەند نقطەیەکی کورسەمە لە سەر بابەت فەرموو کاک بەڵێ ئەوەلان ئەو برادەرێکی پێشمەرگەیەکی تەلەفۆن کرد یعنی زۆر عیز بە حەقی هەیە چ بۆ پێشمەرگەی بکن مستحقة بيشمرقة شي بو بكين شي بيزني بيشمرقة مستحقة ودنيا ذاكم أو بيشمرقة جي بشراسكم راتب عدنا تعديل كرني أما الشخص كي بلاينم أو قناته جي بلاينم
رواتب پێشمەرگەی هاتنە تعدیلکردنێ و تعدیلێکی زۆر جوان و تازەکە ئینشاءالله لێرێ حتا دا ڕۆژە هەمی پێشمەرگە دەستینن راتبێت خۆ دێلا وەستینن و پشتی هینگێ كاكشوان نسبة هرب تولي وموجودة متعلقة بكيشاني أمريكي بهاري عربي أو ديجن بهاري عربي أو أبزان أمزان مكلو قرمة هابينا عربي وشل بيني زمستانا عربي هكذا هندك لاين سياسي علماني بين شي إسلامي بين كردستان بيجن أو إيماجي بردك قبل أو تستكنين ونابل صالدي هكذا وطن عربي وشرق الأوسط أو دولة دول المجي او بكن لكردستان او نابد لكردستان نوط ايك بيشوا بلا سپاس بو كاك احمد لادهوك كيشان امريكاي سبعات كيشان امريكاي تاثيرك زوره كيشان امريكاي على خلات زي الوزيده زي من الملعنه سياسي ده وروشيا خاصه بوما بكردا زيت اما قالك وريابين قالك حاضر بين اما كشعب كقياده كسياسه حميد الشعري دبن خاصه برامبري ديالات ديال اساس او ميليشيات جيش القدس وجيش المهدي منطقه حميد طوقرنا وبربرسيت اداري حميد ربينا اتينا سليماني واربيلي دبتن اما حميد بيشمرقنا حاضر من الذكر بيشمرقنا شو مساومه نقرا براتب حمي احمد انا بتشين من مناطق صد الشل ما صد الشل دبت القياده زور ولا فان وقت هذا فان حين هذا وقت بدل بيشمرقي وقول بيشمرقي بيت وان واسلو بەڵە سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆک بەڵێ شەهید لە تەکیە سڵاو لێ کاک شەهید فەرموو بەڵێ کاک شەهید زۆر سپاس کاک شەهید زۆر سپاس دەکەم شەو باش بەنسبەت کە قوواتی ئەمریکی لە عێراق داگەڕایتەوە و بشگەڕێتەوە شتێکی وانە لەبەر ئەوەی ئەمریکا دەتوانی لە دووریش بی چاودێری عێراق بکات نەکەر ئەوەی برێ ئەمڕۆ کە ئەمریکا ڕۆیشت ئیتر عێراق فۆتا و کورد نەما زۆر لەو واقعانەی کە ڕوو دەدا بەنسبەت کوردستان و خۆی دەمێنێتەوە تێک ناچی ئێران ناتوانانی مداخەلە بکات تورکیا ناتوانانی مداخەلە بکە خۆگاڵتەزاری مندار نییە یاخود زیادرن بەڕێ سەرۆکی هەرێم خۆسەرۆکی هەرێم هەموو شتێک نیوە دەستکاری بەڵام کاک شەهید ئەوەی زۆر باسی دەکەن هەروەها ژمارەیەک لە بەشداربووان باس لە ناوچەدا ڕێنراوەکانەکەن دەڵێن تا ئێستا چارەسەر نەکراوە پێت وایە ئەو کێشانەی کە لە عێراقدا هەیە لە بەغدا بە تایبەتی کاریگەری هەیە لەسەر جێبەجێکردن یاخود جێبەجێ نەکردنی مادەی 140 بڵێ بەڕێزم ئەوەش چارەسەری دەکرێت بەڵام خۆ هەر لە کتوپڕێکە ناکرێت چارەسەری ئەو ناوچەدا بڕاوانەش دەکرێت و سەرۆکی هەرێمیش پێی خۆشە بکرێ و دەشکرێ و ڕۆژێکیش دەبی من متاکیدم ئەمە لە دڵی خۆمەوەدا متاکیدم ئەم شتە دەبی بەڵام ئەگەر بێت و هێزە سیاسیەکانی ناوخۆمان وەسعەکانمان لێ تێک نەدەن و کێشەمان بۆ نەبینەوە و ئاڵۆزی من لەو شەوانە پێشەوە ڕوویدا لە بادینان لە خەوما شەو قواتێک لە ئێرانەوە بەرەو بادینان دەڕۆی بەیانی بە مندارەکانم وت ئەمە دەستێک لە ئێرانەوە دێ بۆ کوردستانی ئێمە ئەمە دەستێک کرا و لە ئێرانەوە شتێک کرا ئەگەر ئەو هێزە سیاسیانە بیانەوە مەشاکل نەقەومێ و نەمینێ تدا ئێمە جارێ هێشتا زۆرمان مایە پەلاماری نازانم بینایەتی عێراق فرۆشت نەدەین پەلاماری ئێمە هێشتا وەسعێکمان مایە دەستێک لە پشتی ئەم وەسعەدا من پارتی بەڵام بە قورعان 28 ساڵە پارتی معاشەکەشم هەروە خۆیتی هەر ڕازیشم مەمنونم بۆی ئازادم لە دەست حکوومەت ئازاد بوومە یان ئێمە کاتێوە ناتێت ژوێن بە عەرەب بدەین عەرەبیش پیاوی چاچی تێدایە حکوومەتی بەعەس عەرەبیشی کوشت عەرەبیش لەگەڵ کورد پێشمەرگە بوو لەگەر ئێمە ئەو شتانە زۆربەی غەڵەتە نادی ڕێ بدرێ بۆوانەی کە ژوێن بە هەموو عەرەبێک بدرێ بەڵام من ڕێم پێ نەداوام کاک شەهید بەڵام داواش دەکەم دڵنیاشتان دەکەمەوە هەتا مەسعود بەرزانی ببینێ ئەمە دڵنیا بە کورد لێ تێک ناچی بەڵام ئەگەر دەستی بێگانە لێمان تێک نەدا بەڵە سپاس بۆ کاک شەهید لە تەکیە بەڵە باوکی محەممەد لە سلێمانی سڵاو لێ باوکی محەممەد هەربوو بەڵێ باوکی محەممەد زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بەنسبەت تەوەرەکەەوە دەستخۆشی لێگەم بۆ تەوەرەکەت بۆ چوونی ئەمریکا بۆ گەڕانەوەی ئەمریکا هیچ ئەمەلێکی نەما لە عێراقا بۆ یەکە گەڕایەوە زانستی وڵاتە سونە نیشتەکان هەمیوە ئەم پشێ و ئاژا و شتانێت تێکەوتووە بە حکمی ئەوە هیچ ئەمەلێکی نەما نەشی توانی
پشگیری لە سونە بکە بەو حکمیە وڵاتانەی کە ئاوا تووشیان هێنا هاتوونە جاران پشتی لە سونە پشتی سونەی ئەگەر بە خاتری حسنی مبارەک و بە خاتری ئەو وڵاتە سونانەی دیکەی کە تەسیری هەبوو بۆ سەر ئێستا زانی لەوانە بێ ئەمەل بوو بۆ یەکە کشایەوە بڵێن قوواتی ئەمریکی پشگیری سونەش نەما ئێمڕۆ خەتەرێک نووری مالیشیش بۆ یەکەوە تاڕەوانە لێخڕێ ئێستا لەبەر ئەوەیە کە ئازانە هیچ پشگیریەکی نەماوە سونە لەلایەن وڵاتە عەرەبیەکانەوە کەواتە باوکی محەممەد بڵێ زیاتر باس لە کشانەوەی هێزەکان دەکەی هێزەکانی ئەمریکا بەڵام بۆ لەم کاتی ئێستا لەم ساتە وەختەی ئێستا کە پرۆسی سەربازی هێزەکانی ئەمریکا لە عێراق کۆتایی پێهێنرا ئەم کێشانە زیاتر دەبن و زیاتر تەشەنە دەکەن ئاخە تەشەنەکەی هینی ئەوەیە هین حکمی ئەوەیە ئێستا تۆ سیرەکەی وڵاتە سونیانە ئەویان بەسەر هاتووە مالیکیش ئەزانێت کە خۆی ئێستا پشگیری سونەکان زۆر کەم بۆتەوە ئەمریکا جاران خۆی پشگیری سونەیە کرد بە حکمی ئەو وڵاتانەی کە مابوون ئێستا وڵاتانە ڕووخاون بە حکمی ئەوەی کە ئەوانە ڕووخاون بڵێن ئێستا ناتوانن زۆر پشگیری لێ ناکات پشگیری لەو کەمینەیە ناکات لێرەیە مالیکیش بۆ یەکە ئێستا بەو نوعلی ئەخڕێ بەرامبەر بە سونەکان بەرامبەر بە کورژەوەی ئەمریکا لێرە بێ لێرە نەبێ هیچ ئیسفادەیەکی نەبوو بە کورد هەتا ئێستا مەگە وەکو کاتێک بەدەستی خۆیەوە بۆ هەنێشت بەکاری هێناوە وەساندوێتێ بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانی بەڵێ لوقمان لە کەرکووک سڵاو لێ بێ کاک لوقمان فەرموو بەڵێ دیارە پەیوەندی کاک لوقمان لە کەرکووک پشرا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دیارە هەیە من مەرافاتی دەڵێت بەڕای من لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا عێراق پڕ دەبێت لە کێشە و گیرروگرفتی زۆر کە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە وەروەها دژوار مزوری دەڵێت سڵاو پێم وایە ڕەوشی ئەمنی عێراق باشتر دەبێت چونکە هێز ئەمریکەکان سەرچاوێکی گرنگ بوون لە نانەوەی کێشە و تەقانەوەی شوێن و بازارەکانی عێراق بەگشتی هەروەها لوقمان بۆتانی دەڵێت عێراقیەکان خۆیان حەز لە کێشە دەکەن اینجا بە گەرانەوەی هێزەکانی ئەمریکا ئاگرەکە گەشتر دەبێت هەروەها خالید بیکڵۆی دەڵێت سڵاو من پێم وایە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کێشەکانی عێراق بەرەو نەمان دەچن و ئەمریکا بۆتە هۆی هەڵگرسانی زۆربەی کێشەکان ئەردەڵان شاسواری دەڵێت کشانەوەی هێزەکانی ئەمریکا کاردانەوەی زۆری لێ دەکەوێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کە شەڕەکانی تایفی لە عێراق ڕوو بدات و کاردانەوەشی دەبێت لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان بەڵێ محەممەد لە پردێ سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو ئەلوام کاتت باش کاک شوان زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک محەممەد دەستخۆشی بەرنامەکە لێکم برای بەڕێز زۆر سپاس دەکەم سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا بەڵێ چێک ئەوەیەکی دەبێت بۆ سەر کوردستان بڵێن بۆ هەرێمی کوردستان بەڵێ پێشەکی بە حزبی دەسەڵات وەک خۆمان پارتی وێچێتی زۆر بەداخەوە پێشتر دەیانوت ئێمە ئازاد نین لەلایەن حکوومەتی ڕژێمی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ هەتا کەی پشت بە خۆیان نەبەستن یعنی ئەگەر چی ڕوو دەدا دامنا ئەگەر ئەمریکا ڕێ بڵێن هێزەکانی وەک بڵێن سونە و شیعەوان دەکەونە ناو خۆیان هێزی ناوخۆ لەوێ شەڕی ناوخۆ دروست دەبێت بەڵێ ئەگەر کورد نەڕۆ ناوبژیوانیان بکە ئەگەر کورد نەڕۆ ناوبژیوان بکە هیچ شتێک لە کێشەکان نادات بەڵام ئەوان لەو کاتەدا بۆیان دەڕەسێ هێزەکان خۆیان بێنە کەرکووک و پارێزگاری لە ناو سەدابڕاوەکان بکەن بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک محەممەد بەڵێ زانا لە ڕانیە سڵاو لێ بێ کاک زانا فەرموو کاکە و کاتتان باش زۆر سپاس کاک زانا من دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم هیوادارم ئەو بەرنامانە بەردەوام بێت سپاس دەکەم کاک زانا بەڵام دەربارەی هێزەکانی ئەمریکا ئینشاڵڵا هێزەکانی ئەمریکا لە بەغدا دەکشێتەوە بۆ ئەوەی شیعە و کوردەکان زۆریان زوڵم لە کورد کرد بەڵێ دەربارەی هێزی پێشمەرگەش من دەمەوێت قسە بکەم لەسەر و بابەتەوە بەڵێ کاک زانا من بە خۆم ئاسایشم لە ئاسایشی ڕانێ ویژدانم قبول ناکە ئاسایشێک من بە خۆم 4 ملیۆن قەرەبوو بۆ هاتۆتەوە پێشمەرگەیەک ساحب ژن و منداڵە دەخانی کرێدا معاشکەی 325,000 دینارە زامە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم کە ساوێک بۆ مەقدوریەتەی پێشمەرگەشدا بخشێنەوە و هاوکاریەکیان بکەن تۆزێک معاشکیان بۆ زیادکە هەر نەبێ وەکو ئاسایشی لێ بکەن بەڵێ من دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم هیوادارم بەرنامەکەشان ئاوا بەردەوام بێت زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ کاک زانا لە ڕانیە بەڵێ حەمید لە هەولێری پایتەخت سڵاو لێ بێ کاک حەمید فەرموو بەڵێ کاک حەمید سڵاو لە بەڕێستان لە شاری هەولێرەوە زۆر سپاس دەکەم کاکە حەمید سەبارەت بە تەبەری تەوەری بەرنامەکەتان بەڕاستی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بەتاڵ نییە لە مەترسی بەڕای من ئەو مەترسیانە چین کاک حەمید
بەڵێ ئەو مەترسیانە ئەوەیە بەڕاستی تاوەکو ئێستا لە ئێمەوە دیار نییە لە ناو بەغدانینەوە ئەندام پەرلەمانەکان دەیزانن کە لە بەغدان لە ئێمەوە دیار نییە ئایا لە بەغدا چ دەگوزارێ چێم سەیتەرە چێم سەیتەر نییە بیر و بۆچوون و ئایدۆلۆژیای ئەوانە چۆنە سیاسەتیان بەرامبەر بە کورد ئێمە لە نادیار قسە دەکەین شارەزای وەزعی ناو بەغدانین دەبوایە پێش کشانەوەی هێزەکانی ئەمریکا بەڕای من مادەی 140 جێبەجێ بکرابایە هەر نەبێ بەلانی کەمەوە و لە ناو خۆشماندا چەندجاریش لەوانەیە لەو شاشە جوانەوە ئیشارەم پێ کە دەرە و ژووری خۆمان جوان کەین بەڕاستی حکوومەتێکی بنکە فراوان پێک بێنین خۆمان قایم کەین بۆی ئەو مەترسیانەی کە لە ژوورێەوە هەمانە زایدەن ئەو مەترسیانەی لە دەرێەوە ئێمە چاچیان کەین دیکەینە نمونەیەک بۆی ئەو حکوومەتەی بەغداشی دەسەر بەڵێ کاک حەمید باس لە مادەی 140 دەکەی کەواتە وەکو هاوڵاتیە خوێنەوەی تۆ چییە بۆ ڕووداوەکانی ئەم دوایەی پارێزگای دیالە و دەرکردنی بڕیاری بەهرێنبوونی ئەو پارێزگایە بەڵێ ئەوە لە قانونی عێراق بەڕای من وەکو هاوڵاتیەک لە قانونی عێراقدایە کە مافی هەموو پارێزگایە کە هەموو هەرێمێکە کە فیدرالیەت سەربەخۆیی خۆی هەبێت بەڵام نەک لەسەر حسابی ئێمەی کورد ئەو ناوچە دابراوانە بە یاسایی تاوەکو ئیسا نەگەڕاونەتەوە بۆ خۆتان دەزانن کەرکووک لە ئەرشیفە کۆنەکان داماوە کە قەزایەک بووە سەر بە ویلایەتی شارەزور یعنی دەبوایە ئیسا ویلایەتی شارەزور ئێمە هەوڵی بۆ بدەین کە لە کۆندا یعنی بمان کردا بە پارێزگا بە محافەزە یعنی جگەلەوە هاتون کەمیان کردوتەوە تەماحیان تێ کردو کەرکوچیان کردو بە محافەزە دواتر کەرکوچیان لێ کردوین بە تەمیم یعنی ئەو ڕوون و ئاشکرا خۆ بەڵگەنەوەمانەکە کە ماوە زۆربەی خەڵکی کەرکووک ماوێتی کە لە زمانی خۆیدا زمانی عوسمانیەکان قەزا بووە بەڕێ سەر کۆمار دەیزانێت سەرۆکی هەرێم دەیزانێ بەڵام ئایا ئێمە نەدەبووە بارەگای کوردایەتی بگوازینەوە واز لە ملانەی نابەجێ بێنین بارەگای کوردایەتی بگوازینەوە کەرکووکی ئیمام قاسم ئەوێ بکەین بە دیوەخانی کوردایەتی بەداخەوە زۆر وازمان لە کەرکووکێنە ئێستاش بۆ وەزعی ئێستا ئەگەر ڕێگەم ئەگەر وریاداری خۆمان نەکەین حەمید مەجید وەکو هاوڵاتیەک بۆ ڕای گشتی پرسیار دەکات لە هەموو ڕۆشنبیرە سیاسەکان بەڕێز سەرۆکی حکوومەت ئایا نەدەبوایە کتێبی نهێنیەکانی گەنجی دۆڵی زدۆکانمان بە جوانی بخوێندایەتەوە بە تاکیدەوە دەڵێم وەکو کابرای بە سەرداکەوتومان لێنەیە بە سەروەت و سامانی بێعارەقە واز لە کێشەکانی ناوخۆمان بێنین بە تاکیدەوە دەیڵێمەوە نهێنیەکان بەڵێ کاک حەمید زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بەڵێ قابیل لە سیدەکان سلااو لێ بێ کاک قابیل فەرموو ئەلۆ کاتت باش هەموو کاتێکت باش کاک قابیل بەڵێ دەستخۆشی بەرنامە جوانەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم خۆشحاڵین کە لە سیدەکانەوە بە بەرنامەکەتان شاد بووین و ئەو هەڵەمان بۆ ڕەخسا کە پەیوەندی بکەین لەگەڵ ئێنارتی زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵین کاک قابیل گیان سەبارەت بە کشانەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق بەڵێ بەڕاستی دەبێتە کاریگەری هەبی لەسەر عێراق و هەرێمی کوردستان بەتایبەتی دەبوایە لە پێشوەخت مادەی 140 چارەسەر بکرابایە ئەو کاتە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشابانەوە بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم و زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیکەت بڵێ هەڵبەست حەیدەر دەڵێت بەڕای من ئەم ئاڵۆزیە بەردەوامی دەبێت لە عێراق و دەستی ئەمریکایە و لە دوای ڕۆشنەوەشیان ئەم ئاڵۆزیە هەر بەردەوام دەبێت و چارەسەرکردنی ئەستەمە سۆران کەریم دەڵێت من پێم وایە وەزعەکە زۆر ئاڵۆزە و هیوادارم کاریگەری خراپی لەسەر هەرێم نەبێت گاربیش ناوەکەی وایە کە دەڵێت زۆر بەباشی دەزانم کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەڕاستی مشەخۆرن لەم وڵاتە و لە ڕێگای ئێوە ئەپرسم ئایا زیادەی موچەی خۆراکی پێشمەرگا دەدرێت یان لە مانگی 2011 تاوەکو مانگی 12 وەکو پرسیار کردوێتی نازانم تا چەند ئەوە پرسیارەکەی وەڵامی دەست دەکەوێت بەڵێ دلێرمان لەگەڵدایە کە دوا پەیوەندیە سلااو لێ بێ کاک دلێر فەرموو باشی مامۆستا زۆر سپاس دەکەم کاک دلێر خۆی سپاس دەکەم مامۆستا ئێمە وەکو هێزەکانی پێشمەرگا ئایا ئێستاکانە ڕێزی لە کوردستان هەموو مەترسی لەسەرە لەلایەک سونە لەلایەک شیعە بۆ ئیتمانێکی گەورە بە هێزی پێشمەرگە نادا ئایا بۆ مەعاشی کەمە ئایا بۆ هیچ خزمەتگوزاریەکی بۆ پێشمەرگە لە ڕووی خانشینەوە لە ڕووی موچەوە لە ڕووی ئیمتیازاتەوە بۆ وەک دێشەکانی عێراق نییە بەڵێ ئەڵای داواکارین لە بەڕێستان کە بیگرێنیە سەر ئەوە ناوی حکوومەتی هەرێم و داواکاریمان بۆ بەرزکردنەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک دلێر لە کۆیە
بەڵێ هەر لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک سۆران حوسێن دەڵێت ئێستادا نزیکەی ڕێک دۆخی نازە مەبستی چی لە نزیکەی ڕێک دەڵێت دۆخی سیاسی عراق لە ناو سوپای عراقدا ڕنگدانەوەی هەیە بارگەژی و ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانی عراق لە ناو سوپاشدا هەیەروەها سوپایەکی نیشتیمانی بێلایەن نییە بۆ پاراستنی عراقیەکان بەڵکو هەمیشە ئەگەری ئەوە هەیە بە جۆرێک بەشداری بە ڕێکەوتنی لایەنە عراقیەکان بکرێت هەروەها دڵزار ئەمین دەڵێت بە بۆچوونی من کشانەوەی هێزەکانی ئەمریکا مەترسی هەیە و هیچی بۆ کورد ناکات و ئەگەر بەرژەوەندی ئەوانی تێدا نەبێت هەروەها نەچیروان بازیانی دەڵێت من بەباشی دەزانم یاخود بەباشی نازانم هێزەکانی ئەمریکا بگەڕێنەوە چونکە عێراق هێشتا هێزی ئەمنی سیقە پێکراوی نییە وەک خۆی دەڵێت هەروەها سۆران واری دەڵێت من بەباشی دەزانم چونکە ئەمریکا لەوتەی هاتۆتە عێراقەوە عێراق بە تەواوی شێواوە و داواکارن لە ستافی بەرنامەکەتان کە بەرنامەیەک تەرخام بکەن دەربارەی کەمی موچەی شەهیدی هاوڵاتی هەروەها جێگرهەرکی دەڵێت کوردستان تا کوردستان نەبێتەوە دەوڵەت پێمان خۆش نییە ئەمریکا هێزەکانی خۆی بکشێنێتەوە مەبەستی ئەوەی نەبێتە دەوڵەت دیارەوە مەبەستەکەیەتی هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە دوا تێبینی دەخوێنینەوە کە دەرە زۆرە لە تێبینەکان تێبینی بوار ڤۆلینست دەڵێت پێویست بوو زووتر هێزەکانی ئەمریکا کشانەوەی خۆیان ڕابگەیەندایە ئەوەندە زووتر بوو بڕۆشتنایەوە زووتر ناوماڵی عراق و متمانەبوون بە هێزەکانی خۆمان دەکردووە سوپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە سپاست دەکەین سپاس بۆ بوار بەڵای ئازان لێرە داهاتینە کۆتایی هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەت بوو بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا شاد و بەختەوەر بن.